یەکێک لە بڵاوکراوە نوێەکان کە چاپی سێهەمی بڵاوکرێتەوە کتێبی کاتژمێر 25 جارێکی تر چاپەکرێتەوە. کتێبەکە لە نووسینی کۆنستانتین گیۆریۆ کتێبێکی گەورەیە یاخود قەبارە گەورەیە و کتێبی کاتژمێر 25 کە لە نووسینی کۆنستانتین گیۆریۆ لە لایەن سلێمان دڵسۆز کاری وەرگێڕانی بۆ کراوە یاخود وەرگێڕانی بۆ سەر زمانی کوردی بۆ کراوە و ئەم کتێبە ئەمە بۆ یەکەمین جارە یاخود چاپی سێهەمێتی بڵاوەکرێتەوە. بێگومان لە بەشێکی ڕۆمانەکەدا یاخود لە بەشێکی کتێبەکەدا یۆهان چاوێکی لە چاویلکەکەی ترایان کرد و ترایان کە یەکێکە لە کارەکتەرەکانی ناو ڕۆمانەکە یاخود کتێبەکە هاتە بەرچاو لە پەنا تێڵبڵندان خەریکی پەلەقاژەی مردن بووە. بێگومان سەدان کیلۆمەتر تێڵبەندی هاتەوە بەرچاو کە هەردەم لە دەوری کێشرا بوو و قاچە بڕاوەکانی قەشا کۆردۆگای بیر هاتەوە. بێگومان ئەمە بەشێکە یاخود بەشێکە لەو وەسفە یاخود ئەو تێکستانی کە لە ناو ڕۆمانەکەدا هاتووە. بێگومان لە کۆتاییدا نائومێدی گیانی یاخود باڵی بەسەر گیانی ئەم کارەکتەرەیە کێشا بوو و هەموو شتێکیش کۆتایی پێکات بوو لەوە زیاتر بەرگەی نەگرت. هیچ مرۆڤێک لەوە زیاتر بەرگە ناگرێت. ستوان لویس هاوێنەی کامێراکەی لەسەر یۆهان ڕێخست و وتی keep smiling, keep smiling.